سڵاتان لەبێ بەڕێزان سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ڕەتی کردەوە نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەی لەگەڵ بارزانی هیچ جۆرە مەرجێکی بەسەر پارتیدا سەپاند بێت. ئاشکراشی کرد پارتی نکۆڵی لەوە ناکات کە چەند ئێستحقاقێک هەیە و خاوەن مافیش بۆی هەیە داوای مافەکانی بکات، بەڵام لایەنی دانوستانکاریش مافی هەیە ئەوانە جێبەجێ بکات کە لە توانایدا. محمود عوسمان پەرلەمانتاری عراق لەسەر لیستی هاوپەیمانی کوردستانی سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا لەسەر ناردەکردنی نەوتی هەرێم بۆ تورکیا ڕەنگیان کورد هەمیشە بەهەڵا لە هەڵوێستی ئەمریکا تێگەیشتووە. لە لێدوانێکیدا بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا دکتۆر محمود عوسمان دەڵێت ئەمریکا هەمیشە لە سیاسەتی لەگەڵ حکوومەتە ناوەندیەکانە و کورد لە عێراق و ئێران و تورکیا و سووریا بە بەشێک لەو وڵاتانەدا دەنێت. پەرلەمانتارێکی هاوپەیمانی کوردستانی تاکیدی کردەوە هەرێمی کوردستان ڕێگە بە حسێن شارستانی نادات دەست وەربداتە سیاسەتی نەوتی هەرێمەوە. شوان محەممەد تەها ڕایگەیان دەستوری عراق بوار بە هەرێمی کوردستان دەدات کاروباری کێڵگەنەوتیە نوێیەکان لە ناو خاکەکەیدا بەڕێوە ببات بە مەرجێک داهاتەکانی ئەو کێڵگەنەوتیانە بۆ خەزێنەی دەوڵەتی عراق بگەڕێتەوە. دکتۆر عالی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی زانایانی جیهانی موسڵمان داوا لە لایەنە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات بۆ گفتوگۆکردن لەسەر پێکێنانی کابینەی نوێ حکوومەت کۆبوونەوەیەکی فراوان ئەنجام بدەن و هەوڵ بدەن حکوومەتێکی بنکە فراوان پێک بهێنن. دکتۆر عالی قەرەداخی لە پەیامێکیدا بۆ هێز و لایەنە سیاسەکانی هەرێم دەڵێت بۆ ئەوەی حکوومەت ببێت بە حکوومەتی هەمووان و هەموو لایەک هەست بە ئینتیما بکەن بۆ حکوومەت پێویستە هەوڵ بدرێت بۆ پێکێنانی حکوومەتێکی بنکە فراوان. هاتوچۆی هەرێم ئاشکرای کرد لە مانگی ڕابردوودا 90 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە و زیاتر لە 1300 کەسیش بریندار بوون. لە ئامارێکی فەرمی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی هاتوچۆی هەرێمدا ئاماری ڕووداوەکانی هاتوچۆی مانگی تشرینی یەکەمی ڕابردوو بڵاو کراوەتەوە. بەپێی ئامارەکەش لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆکدا 527 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە ڕایگەیان لە شەڕ و پێکدادانێکیاندا لە گوندەکانی عفرینی خۆراوای کوردستان لەگەڵ بەرەی نووسرە و دەوڵەتی ئیسلامی عراق و شامی سەر بە ڕێکخراوی قاعیدا 500 ئەندامی ئەو گروپە چەکدارانە کوژراون. لە ڕاگەندراوێکدا کە لە ماڵپەڕی فرادنیوزی سەر بە پەکەکە بڵاو کراوەتەوە یەپەگە ڕاشی گەیاندووە لە ماوەی 2 مانگ شەڕ و پێکداداندا تەنها 13 ئەندامی یەکینەکانیان کوژراون. نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عراق ئیۆنامی ڕایگەیان کە لە ماوەی تەنها 4 مانگدا نزیکەی 9000 هاوڵاتی مەدەنی و ئەندامانی هێزەکانی یاساییش و پۆلیسی سوپا کوژراون. نیکۆلای مێدلادنۆف سەرۆکی نێردەی یۆنامی لە راپۆرتێکیدا کە بۆ ئەنجومەنی یاساییشی ناردووە ئاشکرای کردووە لە ماوەی نێوان مانگی تەمووز و تشرینی یەکەمی ڕابردوودا نزیکەی 9000 کەس کوژراون و هەزارانی دیکەش بریندار بوون. نوێنەری ئێران لە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم پێشبینی کرد ڕێکەوتنی ئەتۆمی نێوان وڵاتەکەی و زلهێزە جیهانەکان لە کۆتایی مانگی داهات و سەرەتای مانگی کانونی دووەمی ساڵی 2014 بچێتە قۆناغی جێبەجێکردنەوە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕەجا نەجەفی ڕایگەیان وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە 6 مانگ دەخایەنێت و دەبێت تایدا کۆتایی بەو ڕێوشوێنانە بهێنرێت کاردوولە لەسەری ڕێکەوتن. کورتەیەک لە هەواڵەکان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لای.